باز لە دروستکردنی ئینتیما و خۆشەویستی وەفاکەین لە هەموو چین و توێژەکانە سەبارەت بە کۆمەلگا و دەربارەی کۆمەلگا با بزانین چۆن ئێمە تاکێک پەروەردە بکەین تاکێک دروست بکەین کە ئینتیما و خۆشەویستی هەبێت بۆ خاکەکەی بۆ کۆمەلگاکەی ڕەنگە زۆر کات لە ئێستا باز لەوە بکرێت بە تایبەت لە ناو گەنجانە ئینتیما و خۆشەویستی کەم بوو بێتەوە بۆ خۆشویستنی خاک و وڵاتەکەی خۆیان ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە ئێمە چۆن پێچوانەی ئەمە دروستکەینەوە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز هێمن فەریق کا بەڕێزیان چالاکوانی گەنجان ئێستا لە ستۆدیۆ لامان ئامادەیە کاکە من سلااو لەبێ زۆر بەخێر زۆر سپاس بۆ تۆ کاکە من دەستپێکی گفتوگۆکانمان بەر لەوەی کە قسە لەسەر هۆکارەکانی کالبوونەوەی ئینتیما و ئەم بابەتانە بکەین با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێمە چۆن تاکێک پەروەردە بکەین تاکێک بێنینە دنیاوە کە ئینتیما و خۆشەویستی وەفای هەبێ بۆ خاکەکەی بەڵێ خۆی لە بنەڕەتە ئینتیما لەگەڵ لەدایکبوونی ئینسانە لە هەموو ئینسانەکە هەیە دوجار ئینسان هەرچەندێک گلەی هەبێ هەرچەندێک ناڕزایەتی هەبێ ناتوانێت خاکەکەی نیشتیمانەکەی نەتەوەکەی لە ناخی خۆیان بسڕێتەوە بۆیە ینی ئەم ئینتیما لەبەر ئەوەی کە سروشتی و خواکردە لە ئینسانە ئینسان بە پێویستی خۆی ناتوانێت لە ناخی خۆیان بیسڕێتەوە بەڵام زیادکردن و کەمکردنی ئینتیما لە کەسێکەوە بۆ کەسێکی کە لە شوێنێکەوە بۆ شوێنی نیشتیمانێکەوە بۆ نیشتیمانیشکە گۆڕانکاری تەیەکەوێ ڕێژەکەی زۆری و کەمیەکەی گۆڕانکاری تەیەکەوێ عادەتەن وا باوە لەو نیشتیمانانەی کە ئینسان خۆش گوزەرانترە دەرفەتی یەکسان بۆ کار بۆ ژیان هەیە گویا ئینتیما لە لای ئەمان بەرزترەوە پێچەوانەکەشەوە ئینتیما کەمترەوە ژینگە و کۆمەلگا کاریگەری هەیە لەسەر بە دڵنیاییەوە ژینگە کاریگەری هەیە کۆمەلگا کاریگەری هەیە سیستەمی دەسەڵات و بەڕێوەبردن کاریگەری هەیە یەکسانی و دادپەروەری دەوری هەیە هەموو ئەمانە کاریگەریانە بێت لەسەر زۆری و کەمی سەردەمیش کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە بۆ نمونە لەم سەردەمی ئێستا تاکێک هەبێت کە زۆر ئینتیمای هەبێت بۆ خاک و وڵاتەکەی بۆ ڕەنگە چۆن ساڵێکتر بۆ شێوازە نەبێ یاخود پێ بارودۆخ لە سەردەما جیاوازەکانە کاریگەری ئەبێ لە بارودۆخە نەخوازراوانەی کێتە پێشەوە بۆ کۆمەڵگەکە بۆ تەواوی مرۆڤایەتی بۆ گەنجان بۆ هاونیشتیمانیان کاریگەریەکە لەسەر ئەوەی کە مەسەلاً بۆچی لە چەند ساڵێکە بیزار لە ناو کورداوا باوە کە گەنجان کە ئەم جیلە تازەیە ئینتیمیان وەکو پێویست نییە بەڵام لە ڕاستیە لە کاتی دەربڕێنی ناڕزایەتیە لە کاتێکا کە گەنج گلەیەکی هەبێ گازندەیەکی هەبێ داواکاریی هەبێ ئەمە پێوەرێکی دقیق نییە بۆ ئەوی تۆ بڵێ ئینتیمای کەمی کردووە ئێمە لە کوردستانە هەردوو بارەکەمان بینیوە لە کاتێکا گەنج ناتوانێت وەک پێویست هەلیکاری دەستکەوێ ئەو ژیانەی کە هەیەی چاوەڕوانی زیاترەکە و لە ئاسی تەموحی خۆیانە گلەیەکە گازندەی هەیە هەندێک جار داواکاری هەیە و ناڕزایەتیش دەرەبڕێ لەم کاتانەیە مەسەلاً واوێنای گەنجەکرێت کە ئینتیمای کەمە بەڵام بینیوشمانە لە کاتێکا کە خەتەر لەسەر ئەم نیشتیمانە دروستە بێ لە کاتی شەڕی داعشە هەر گەنجانن هەرم گەنجانن ئامادەن هەموو قوربانی فیداکاریەک بن لە پێناوی خاک و نیشتیمانەکەیانە زۆر باشە زۆر کاتێمە باسیەوەکەین کە ئەم ئینتیمایە چۆن لەگە پەروەردەکردنە گرنگە ئێمە لەناو کۆمەلگای خۆمانە تا چەند گرنگیمانەوە بۆی کە مناڵەکانمان فێرکەین وە سیستەمی خوێندن هاوکار بێ ئاڵای خۆش بێ نیشتیمانی خۆش بێ ئەم هەستەی لەگەڵا دروستکەین بۆی کە لە تەمەنی هەرزەکاریە ئەم کەسە بە شێوەیە لە شێوەکانی تیمایەکی وای هەبێ کە هەستی پێ بکرێت نەوەکو بێزار بێت و هەمیشە گلەی بکات خۆی ئاماژەمان بۆیە ئینسان لەگەڵ لەدایکبوونیە ئینتیما لە ناخیا هەیە بەرامبەر نیشتیمانەکەی بەرامبەر خاکەکەی بەرامبەر نەتەوەکەی بەرامبەر زمانەکەی لەبەر ئەوەی ئینسان بە شێوەیەکی سروشتی ئینتیما لە ناخیا هەیە ئەرکی دەوڵەتە ئەرکی سیستەمی حکومڕانیە کە ئینتیما زیاد بکات چونکە خۆی بە شێوەیەکی سروشتی ئینسان لە ناخیا هەیە بەڵام ئەرکێتی زیای بکات چۆنیش ئەبێ زیای بکات ئەبێ حکوومەت پرۆژەی هەبێ ئەبێ زانکۆکان پرۆژیان هەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پرۆژیان هەبێ لە ناویشیانە لە ناو هەموو ئەمانەشە سیستەمی پەروەردەوە پەروەردە چونکە پەیوەندی بە تاک بەتاکی هاونیشتیمانیانەوە هەیە پەیوەندی بە تاک بەتاکی ڕۆڵەکانی نیشتیمانەوە هەیە ئەبێ بە سیستەمێکی تۆکمە بە بەرنمەیەکی مەدروس و دراسەکرا و کار لەسەر ئەوە بکە کە ئینتیما لە ناخی گەنجەکانیان لە ناخی لاوەکانیان زیاد بکە کاتێک کە پەروەردەیەکی تەندروست بێ دوجار کۆمەڵگەکەش کۆمەڵگەیەکی تەندروستە بێت زۆر باشە کاتە کاکە من بە شێوازێکی گشتی بۆ نمونە تاک خۆی چۆن ئەتوانێت بۆ نەکارێکی لەو شازە بکە کە ئینتیما و خۆشەویستی و سۆز و وەفای هەبێ بۆ نیشتیمانەکەی خۆی ئەوێ بە تەنها چاوەڕێی ئەوە بکە بۆ نەهەلی کاری دەست بکە خۆشگوزەران بێ لەو شوێنەیە کەتیایەش یاخود چ شتێک وا لە تاکە کات کە
ئینتیماکەی زیاتر پەرە پێبات. خۆی لە ڕاستیە ڕێژەیە لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکی ترە گۆڕێ لەو کاتانەشا کە ئینسان گلەیەکی هەیە خودت گازندەیەکی هەیە دوجار جاریشکە ناتوانێت تۆ پێی بڵێ ئەم ئینسانە ئینتیمای نیە چونکە لەوانەیە پێوەست بێ بەو دۆخی کە لەو کاتیا ئینسانی تیاژی هەمومان هاوڕێکە سوکارمان هەیە مەسەلەن چەند جار بەرجێمان کەوتو بیستمانە ئەڵێ بەس لەم وڵاتە نەجاتم بێ بە حیاتی جاریشکە سەری پێ ناکات هەر ئەو کەسە شکاتێتە دەرەوەی وڵات چاوەڕێیە کات جوابێک وەرگێ بۆی کە بێت هەر ئەو کەسە کە لە دەرەوە ئەژی جوابێک وەرەگرێت یەکسەر یەکەم شدێتەوە بۆ کوردستان و لێرە دەستە جلی کوردی شەوا بۆ ئەگەر لە نەورۆز لێ مناسبەکرا بە دەستە جلی کوردیەوە بچە بەشداری ئاهەنگی نەورۆز بکە ئەوانەی کە چوونەتە دەرەوە تۆ سەیریان کە مەسەلەن بۆتە خاوەنی بڕوانامە یا بۆتە خاوەنی بزنسێک بۆتە خاوەنی سەرمایەک دوجار هەرێتەوە وڵاتەکەی خۆی بڕوانامەکەی خاتەوە خزمەتی وڵاتەکەی خۆی بزنسەکەی خاتەوە خزمەتی وڵاتەکەی خۆی لەبەر ئەوە لە دۆخێکی دیاریکراوە پێوەەر نییە بۆ ئەوەی کە ئەم کەسە بە یەکجاری ئینتیمای لە دەستیاوە ئینتیمای لە دەستنیات دوجاریش ئینسان لە لاشعوری خۆی ینی هێنێ خۆشەویستیشی بۆ خاک و بۆ نەتەوە بۆ زمان ئینسان ئەکرێ هەڵگری چەند ڕگەزنامەیەک بێ بەڵام دوجار هەر خەڵکی و نیشتیمانەیە کە لی لەدایک بووە ئینسان ئەکرێت فێری چەند زمانێک ببێ چەند زمانێک بزانێ بەڵام دوجار زمانی دایکی لەبیر ناکە خۆشمانە زانین هەموو ئەو کەسانێک کە بەگلەیەکی زۆر وڵاتەکان جێهێڵن کەس لەگەڵ کە سوگاری خۆتان قسەتان کرد لە ئاخیرایەتەوە سەر ئەوە ئەڵە بەیانیان لای دایکی چانە خۆیت و لە نیشتیمانی خۆتان نەبێ ژیان قیمەتێکی نییە دوای هەمومان ئەو کەسە بەتەمانانەمان بینیوە کە لە گوندێک ئاژی ڕەنگە هیچ خزمەتگوزاریشی پێویستی وەکو بۆ ڕەفاهێت و بۆ خۆشی ژیانتیان نەبێ بەڵام دوجار دەستبەرداری گوندەکەی نابێ لێک دەقە ژیانی ئێرە نیان بە هەموو دنیا بەڵام لاوانەشە مەعیشەت و ژیان وای لێ بکە چەند ساڵێک ناچار بێتە شار گوندەکەی جێبێڵێ بێتە شاردا بنیشێ بۆیە ئەو بارودۆخانەی کە ڕوو ئەیان لاکە کاتیشی دیاریکراوە ئینسان تۆزێک ناڕەحەتە بێ گلەیەکی بێ گازندەیەکی بێ ئەمە بەڕای من پێوە نییە بۆ ئەوەی بەڵام ئەمە زۆر کات پێویستیشی بەوەی لەوانەیە سا پرسیاری کۆمەڵێ لەو گەنجە خۆشەویستانە بن پێویستی بەوەیە کە ئەوانی شاوکاری بکرێن لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە کەرتی گشتیەوە با نمونێ بێنینەوە ئێمە لە ماوەی ڕابردووە لە شاری سلێمانی سنتەری گەنجانمان هەبوو یعنی گەنجان بە کچوو بە کوڕیشەوە بەبێ بەرامبەر ئایانتوانی لەوێ لە چەند خولێکا بەشدار بن و بشتوانن سوودی لێ بین و بشتوانن هیواەکانیان لێ بەدی بێنن لە ئێستا چاچەند گرنگە ئەم شوێنانە جارێکی تربوونی هەبێ بۆ نمونە گەنجێکە حەزەکە بچێتە دەورەیەکەوە بەڵام لەوانێ پارەی دەورەکەی پێنەبێ بەڵام ئەگەر لە شوێنە بێ بەرامبەر بێ لەوانێم کەسە هەستێکیکەی هەبێ بۆ کارێکی کات کە لەسەر قسەکەمان من ئاماژەم بۆ کەوتمە بێ حکوومەت ئەبێ سیستەمی بەڕێوەبردن ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەبێ زانکۆکان پرۆژیان هەبێ بۆ زیادکردنی ئینتیما لە لای گەنجان ڕێک بزەبت مەبەستم لە قسەکەی تۆ بوو چونکە دوجار ئینسان هەتا حەدێکی دیاریکراوە تەحملەکە گەنج هەتا حەدێکی دیاریکراوە تەحملەکە بۆیە ئەبێ ئینسان ئەبێ هەموو دام و دەستگا مؤسسەکانی حکوومەت و بەڕێوەبردن پرۆژیان هەبێت لە قۆناغی دروشم بچینە دەرەوە بۆ مەسائلی زیادکردنی ئینتیما و بە ئەبێ پرۆژە کردداریمان هەبێت بە عملی ئینتیما لە لای گەنجان زیاد بکەین دەستە خۆش بێەوە زۆر کاتیش باسیەوەکەین بۆ نمونە ئەو گەنجانەشی کە زۆر جار بێزاریەکیان هەیە سترێسێکیان هەیە تا چەند گرنگە لە کۆمەلگای ئێمە هاندەری نەبین ئەوەی کە گرفتەکەی بۆ زیاد بکەین چەند گرنگە ئێمە هاوکاری ئەو گەنجانە بین لە ڕاستیان نەکرد بۆ گەنجان بۆ تەواوی کۆمەلگا مهمە یعنی واتێ کار لەسەر ئەوە بکرێ کە بارودۆخێکی نەخوازرا و یەتە پێشەوە ئەم بارودۆخە مەرجنی ئەبدی بێت تێپەڕێ ئینسانە بێ خۆڕاگیر بێ ئینسانە بێ بەرنامەی هەبێ بۆ دوای ئەو ناڕەحەتی کە دروستە بێ جا ئەمە چ گەنجان بێت چ گەنجان نەبێ مهمە ئینسان لەوە تێبگا بەڵام لەو حاڵەتانێک کە مەسەلەن تۆ گەنجێک بێ یاخود کەسێکی بەتەمەن بێ کە بارودۆخێکی دیاریکرا و دروست ئەبێ کار لەسەر ناومێدکردن و بێ ئەمەلکردنی بکەی بارودۆخەکە خراپترەکەی ببوورە قسەکەش پێڕم کەواتە لێرە ئێوە وەکو چالاکوانێکی بواری گەنجان ڕۆڵی ئێوە چیە بێ لەو کاتانەیە کە درک بەواکەن گەنجێک بێ هیوا بۆ لە وڵاتەکەی خۆیان گەنجێک ئیتر هەموو هەوڵێکی خۆیان بۆ ئەوەی کە لە وڵاتەکەی خۆی ڕزگاری بێت و بۆ ئەو وێنایی کە لە مێشکی خۆیان دایناوە لە وڵاتێکی تر زۆر ژیانی ئاسوودا بێت زۆر ژیانی خۆشترە بێ هێنایەتە بە چای خۆ لەو کاتانە ئێوە گرنگترین کارێک کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بیکە گرنگترین کارێک کە زانکۆکان بیکە دەستنیشانکردنی کەم و کورتیەکانە کە گەنجان هەستەکەن لەم بابەتانیان کەمە باش. دوای دەستنیشانکردنی کارکردنە لەسەریان پرۆژە دروستکردنی پرۆژەی لەسەر ئەو کەم و کورتیانەی کە گەنج لە خۆیان بە نەقسێزانێ بۆ ئەوەی کە ناومێد نەبێ ڕەنگە هەندێک جار مەسەن بەهۆی بارودۆخەکەەوە بارودۆخەکە زۆر مساعید نەبێ بۆ ئەوەی کە پرۆژەی زۆر پرۆفیشناڵ و زۆر نەوەی درێژخایان بکرێ بەڵام گرنگە نەوەستێ
ئەگەر کورتخایانیش بێ ئەگەر پرۆژەکە پرۆژەیەکی لە ڕووی کواڵیتیشەوە زۆر کواڵیتیشی بەرز و ئەوانەشی نەبێ بەڵام گرنگە نەوەستێ کە نەوەستا ئینسان هەمیشە بە ئەمەلۆژی بەڵام لە کاتێکا کە بە حکمی بارودۆخی ناجێگیری بارودۆخی سیاسی بێ اقتصادی بێ ئەمانە بە حکمی بەلارڕێبردنی هەندێک بابەت بێ بۆ کۆمەڵە مەرامی دیاریکرا و کار لەسەر ناومێدکردنی گەنجام کرد لە بەرامبەریشا پرۆژە و ژیان بۆسێ ئەو کاتە ناومێدی زیاتر باش ئەم پرسیارێکی یەکەم ڕەنگە پێویستی بە توێژینەوە و داتا ئەم بابەتانە بێ بەڵام بە شێوازێکی گشتی تۆکو و چالاکوانێکی گەنجان ئینتیمای گەنجان لە ئێستایا چۆنە بینی تۆ ڕەنگە زۆر کات قسە لەسەرەوە بکرێت بڵێن هەر لە ڕاپەڕینەکانە بەتایبەت باسکە لە ساڵانی ڕابردووە بینی هەموو چین و توێژەکان بەبێت جیاوازی بۆ نمونە ئینتیمان ئەوەنە زۆر بوو بۆ خاک و نیشتیمانەکان ڕاپەڕینەیەکی سەرتاسەریان ئەنجامە لە ئێستا ئینتیمای گەنجان چۆنە بەڕای من لە ئێستا زۆر لە ئینتیمای گەنجان ڕازی مک خۆم ئەو نمونەی کە تو هێناتەوە کاتی ڕاپەڕین سەردەمی شۆڕژ بووە ئێستاش بوو نمونەم بۆ هێنایەوە لە کاتی شەڕی داعشا گەنجان هەمان موقیفیان هەیە و ئامادەی هەموو قوربانیدانێکن بۆ خاک و نیشتیمانەکان لە کاتێکا کە گەنج مەسەلەن گلەیەکی هەیە داواکاریەکی هەیە ناڕەزایەتیشی هەیە ئەمە نابێتە پێوەرکە کاریگەری لەسەر ئین نەبوونی ئینتیمای بکە کاتێک باسی کۆچی گەنجان ئەکرێ ئینسان لەوەتی مرۆڤایەتی هەیە کۆچکردن هەیە لە وڵاتە خۆشگوزەرانەکانیش خەڵک کۆچەکە گەنج کۆچەکە چونکە ئینسان هەمیشە بە دوای ژیانێک لەوە باشترەوەیە کە هەیەی دوجار ئەمانە ناگاتە ئەوەی کە ناکاتە بابەتی ئەوەی کە ئینتیمای گەنجان ئینتیمایەکی زعیف یا خود نەیبێ لە کاتە ناخۆشەکانە ئینتیمای گەنجان دروست بێت سەرڕای ئەو هەموو بارودۆخە ناهەمواری کە لەم وڵاتە هەیە لە مەسائلی اقتصادی لە مەسائلی سیاسی لەوانە گەنجەکانی تۆ تحملیان کردووە کاردانەوەیکی سلبی و خراپیان نیە ئەی بۆ ئەمە بە ئینتیمایشی بەهێز وەرنەگرین بۆ هەمیشە ئێمە دیوە سلبیەکە ببینین بۆ هەمیشە ناومێد بین بەرامبەر گەنجەکانمان بەعکسەوە گەنجی کوردیش ئەبینی وەرزشکاری زۆر باشمان هەیە مۆسیقی زۆر باشمان هەیە کامانە هەموو جێگەی ئومێدن لە ڕاستە ئێمە ئەبێ سێری ئەو بابەتانە بکەین کە گەنجەکانمان بە ئومێدەوە پیشانیان نەک سێری ئەوانە بکەین کە ئەمان ڕوخیان و بە ناومێدی پیشانە پێویستە چیتر بکرێت بۆ ئەوەی کە زیاتر ئەوانەشی کاگە ڕێژەیەکی کەمابن سترێسێکیان هەبێ یاخۆ بێتاقەتێکیان هەبێ بتوانین ئەوانیش بینە سەرم ڕێزکی لە هەموو مجتەمەعێکە لەو ینی هیچ کۆمەڵگەیەک بەبێ کەم و کورتینی هیچ کۆمەڵگەیەکیش بەبێ ئەو کەسانە نییە کە دایمە تموحی ژیانێکی باشتریان هەیە گەنجیش دوجار گەنجیش بە تموحەوە جوانە ینی گەنج ئەبێ تموحی داهاتووی هەبێت تۆ گەنج ئەبێ تموحی ژیانێکی باشتری هەبێ ئەبێ تموحی خۆشگوزەرانی زیاتری هەبێ لەبەر ئەوە ئاساییە لە هەر کۆمەڵگەیەک ئەگەر ڕێژەیەکیش بۆ شێوازە هەبێ بەڵام دوجار کە سیستەم و موسسە و دەسەڵات و بەڕێوەبرنی وڵاتەکە پرۆژەیان بۆ گەنج و پرۆژەیان بۆ بەرزکردنەوەی ئینتیمای نیشتیمانی هەبوو لە لای گەنجان هەر خۆی تەدریجی ئەم ڕێژەیەکەمە بێتەوە بێکمان کاتە قسەکەی تۆ تاوە ئێستاش ئینتیمای گەنجان هەر زۆر باشە بەرامبەر بە خاک و بە نیشتیمان خوانە خواستا گەر شتێک بەسەر نیشتیمان و خاک وڵاتیانە بێ ئەو کاتە ئازانین کە گەنجان چۆن شەو ڕۆژە خەنە سەرێک بۆ پاراستنی خاک و نیشتیمان وڵاتەکەی خۆیان دیقەت بن مەسەلەن تەنها ئینتیما بۆ خاک و بۆ نیشتیمان نا ئینتیما بۆنەتەوە بۆ کوردبوون مەسەلەن لە کاتێکا کە لە عەفرین لە کاتێکا کە لە کۆبانێ ئەو بارودۆخە بەسەر ئەو دوو شارە کوردیە هات گەنجان لێرەوە هاوکاریان کۆ کردەوە هاشتاگیان بۆ ئیعلانە کرد بۆ ئەوی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پژگیری و پشتیوانی بۆ دروست بکەن ئینسان دوجار نەتەوەکەی خاک و نیشتیمانەکەی زمانەکەی ناتوانێت لە خۆیان بسڕێتەوە بەڵام ئەکرێت لە کاتێکی دیاریکراوە لە بارودۆخێکی ناهەموارە گلەیەکیشی هەبێ ئەمە حاڵەتێکی ئاساییە بەڵام لەوەش مهمتر ئەوەیە کە دایما دەسەڵاتی بەڕێوەبردن پرۆژەی هەبێ بۆ ئەوەی کە ئەو ئینتیما خۆڕسکی لەناو ناخی ئینسانایە زیاتری بکە و زیاتر گەشەی پێ زۆر باشە دەستەکانە خۆشەکە من سپاس بۆ تاوی زانیاریەکانی تۆمان دووان کردی سپاس بۆ ئەمەدە. زۆر بەخێر